خۆشەویستان و ئازیزان لە بەرنامێکی دیکەی ڕۆژ لە بابەتی ڕۆژ لەگەڵتانین بابەتی ڕۆژ ئەم جارە لەگەڵ خانمێکی زۆر بەڕێز کە کنێر عەبدوڵڵایە ئامادەکار و نووسەری پەرتووکی سەرگوزەشتەی ڕۆژانی کۆرۆنا. ئەم خانمە لەو کاتە لەگەڵ کەرەنتینە چۆن تەرکیزی چۆ بۆ ئەم پەرتووکە یاخود بیرۆکەی ئەمی بۆ هاتووە کە ئەم پەرتووکە بنووسێ و دوجار لەنێو پەرتووکە باسی چیەکە من بەنسبەت خۆمەوە خوێنومەتەوە و تا ڕادێ ئەمە بە پێ خۆشحاڵی و خەریکە بێتە نوستالژیایەک بۆ هەمومان و پێکوتەیەک دۆزراوەتەوە چۆن ئینسان فریایەوە بکەوێت کە مرۆڤی ئەم سەردەمە تا ڕادێ یاداشت ناکە سەرگوزەشتی خۆی نانووسێتەوە. کنێرخان چۆن سەرگوزەشتی ڕۆژانی کۆرۆنای ئێمەی تۆمار کردووە یاخود خۆی نووسیوێت و یاخود کەسانی دنەیاوە بۆی کە باز لە ڕۆژانی کەرەنتینە باز لە ترس و تەوەهم و ئەوەی لە ڕۆژانی کۆرۆنای ئەمە بەسەرمان برد یاخود لە ڕۆژانی کەرەنتینە لەگەڵ کنێر عەبدوڵڵا قسە ئەەکەم تا ڕادێ خۆشحاڵم یعنی خەریکە بێتە پانۆرامایەک ئێمە وەکو مرۆڤی سەدەی 21 چۆن ئەو ڕۆژانەمان بەسەر برد خەریکە تێپەڕی ئەکەین لەگەڵ کنێر عەبدوڵڵا وەکو نووسەر و ئامادەکاری پەرتووکی سەرگوزەشتەی ڕۆژانی کۆرۆنا قسە و باسێکی ئەوە ئەکەین چۆن خانم ئەم پەرتووکەت نووسی ئەم پەرتووکەت ئامادە کرد و هەدەفت چی بوو؟ خۆشحاڵم لەگەڵتانم. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە بۆ ئەم بەرنامەیە سوپاسی ئێوە ئەەکەم کە بایەختان بەم بابەتەیە بەم پەرتووکەیە دیارە وەکو جەنابەت باست کرد کتێبەکە ناوی سەرگوزەشتەی ڕۆژانی کۆرۆنایە واتە چۆن ڕۆژانی کۆرۆنا ئەگەڕیتەوە. لە ساڵی 2019 سەرتاسەری جیهان بە ڕووداوێکە تێپەڕی بە قۆناغێکا تێپەڕی کە کۆرۆنایە ڤایرۆسی کۆرۆنایە کۆڤید-19 بوو بەوەی کە دنیا زۆر بچووک بکاتەوە و مرۆڤەکان بەیەک نزیک بکاتەوە و هەموو جیهان لە بەردەمی یەکترا خۆی ببینێتەوە. ئەم 2019 درێژەی کێشا کۆڤید-19 هەتا گەیشتە ناو هەرێمی کوردستان. لە ڕاستیە لە ساڵی 2019 لەمانی یەکەوە تا ئێستشی پێوە بێ بە تایبەتی مانگی 2-3 قۆناغێکی قورس بوو بۆ هەرێمی کوردستان. بۆ قورس بوو لەبەر ئەوەی کە لە مانگی 2-3 هەردوو مانگەکە بە پێی بڕیاری حکوومەت کەرەنتینە کراین و خۆمان لە بەردەم قۆناغێکی نوێی لە ناکاوی کتوپڕا بینیەوە کە هەرگیز و هەرگیز هیچ کاتێک لەو بڕواایە نەبووی کە خۆت ببینێتەوە لەوەیە. من بۆ خۆم کاتێک کە سەرەتای ڤایرۆسەکە لە وڵاتانی جیهانە دەرکەوت و سێرمەکە لە شاشەکانی تەلەڤیزیۆنەوە دایک و مناڵێک ناتوانن نزیک ببن لە یەکەوە هاوسەرەکان ناتوانن دەست بۆ یەکتری بەرن مناڵەکان لە بەردەمینە هەمووی کەوتە بەردەمێک کە لەو باوەڕایان نەبووی ئایا ئەمە ڕاستیە یا خەونە واقعە یا خەیاڵە. بۆیە کە کاتێک خۆم پیاە تێپەڕ بووم و کاتێک خۆمان بەگشتیش پیاە تێپەڕ بووین ئەو وەڵامی زۆرێک لە پرسیارانە یایەوە وەڵامەکە شتێکە بە نەزەری بە بڕوای من شتێک کە بە نەزەری ئەیکەی یا ئەیخوێنیتەوە یا بەرجەستە ئەبێ لە زەهنی تۆ یا زۆر جیاوازە لەوەی کە تۆ چەند لە ڕووی مەیدانی و لە ڕووی عەمەلیەوە ئەوە یەمە سەر ئەوە. من لە مانی 2-3 کە کەرەنتینە بوو بیرم لەوە کردەوە چۆن بتوانم سوود لە کاتەکەم وەربگرم. کات بەلای منەوە زۆر گرنگە یەکێکە لەو شتانەی کە بەڕاستی زۆر جار خەونەکان و ئامانجەکانت من وا بیر دەکەمەوە کە تەمەن ناڵێ فریای ئەوە بکەوی کە بە دوای ئامانجەکانتەوە ڕابکەی هەوڵ بی بەشی ئەوە ناکات. بۆیە چۆن بیرم کردەوە لەمە لە ڕاستیە سەرهەڵدانی بیرۆکەکە لەو نوکتانەوە دەسی پێ کرد کە لە سەرەتای مانگی 2 یا لە مانگی یەکەوە گوێبیستی تاکوتەلای
ئەبووین نوکتەکان بۆمان نەهات لە ڕێگەی سوۆسیال میدیاوە لە ڕێگەی فەیسبووکەوە لە ڕێگەی ڤایبەرەوە ئەمە وای کردوتم نوکتەکانی جۆرا و جۆر بوون هەندێکی سوکایەتی بوو هەندێکی تەشیر بوو هەندێکی بەڵێ لەوەوە وتم من پێویستە بەوە کە ئەمانە کۆ بکەمەوە نوکتەکان بەڵام دوجار کە زیاتر فراوان بوو بیرۆکەکە لە مێشکمە زیاتر خوڵ بۆ لەوەی کە ئێمە گرفتێکمان هەیە لە کوردستانە ئەویش گرفتی ئەرشیفە نەبوونی ئەرشیف کەواتە ئامانجێکی تر من ئەوە بۆ کە چۆن بتوانم ئەم قۆناغە دۆکۆمنت بکەم چۆن بتوانم بە ئەرشیفی بکەم چۆن بتوانم ئەم قۆناغە کە ڕۆژانێک و ساڵانێکی تر وای لێت ئێمە ومانان لەوانەیە هەروەکو میلەتی کورد ئەو گرفتەمانی ئێمە ئەرشیفمان وتم یەکێکە لە کێشە و گرفتەکانی میلەتی کورد بۆیە ئەرشیفکردن یەکێک بوو لە ئیشەکانم بەوە ئیشەکەم فراوان بوو بەڵام بەڵێ ئیشەکە کە فراوان بوو لە ڕاستیا بیرم کردەوە لە ئامانجێکی ترکەبی پێکەم هەر لە ناو کتێبە ئەویش کارکردنە بە گروپ کە ئەمێش لە ناو کوردستانە هەر قەیرانە چۆن بتوانی ئیشێک کە تۆ بیرۆخاوەنی بیرۆکەکەی ئەتوانی بە تەنیایش بیکەی بەڵام کردنی بە گروپ هێنانە ناوەی خەڵک بۆ ئەوەی هاوکاری پێکەوە بتوانین ئامانجێک پێکین گەورەتر بێت بەڕای من شتێکی زۆر زۆر جوانە و زۆر زۆر گرنگ و پێویستە لە هەمان کاتە بۆیە منیش چەندین بڵێ لە حەوت فایلی زیاتر لەوە بڵێ هەستام ئێستا ئەوەش باس دەکەم هەستام لەوەوە پەیوەندیم بە کەسانی پسپۆرەوە کرد لە ڕاستی لە قۆناغێکیش بووین هەمومان لە ماڵەوە بووین هەمووی هاوشێوەی یەک ژن و پیا و ڕەگەزەکە بۆ یەکەم جار ژن و مرد ژن و پیا وەکو ڕەگەز هەمووی لە ماڵەوە کۆبەوە کەرینێکم هەیە ینی بە پێ خۆشحاڵیەوە بەداخەوانی کە بەم ڤایرۆسە چوون یاخود تووشی نەهامەتی بووین تووشی تەنیایی بوون تووشی خەمۆکی تووشی دنیای سترێسی دەرونی بووین لام گرنگە چۆن لە ناو تراژدیایەکە کۆمیدیا لەدایەگە بێت لە ناو کۆمیدیاشە بڕوای من ئامانج گرنگە لەوێ مرۆڤەکان تا چەند خەونیان هەیە تا چەند ئامانجیانەیە تا چەند لە خەمی ئەوەیان کە بتوانن سوود لە هەموو ناخۆشیەکانی ژیان وەربگرن سوود لە هەموو کاتە سەرسەختیەکان و سوود لەو کاتانەیە وەربگرن کە ئێمە بەڕاستی بۆ خۆمان من هەستێکم هەبوو ئیتر جارێکی کە ژیان بۆ شێوەیە ناتوانین ئێستا وەکو ئێستا دابنیشینەوە لەگەڵێکە هەموو لە قۆناغێکا بووین مرۆڤەکان لە نێوان ژیان و مەرگە کێبڕشیان بوو چاوەڕوانی ئەوە بووین کە ئیتر کۆتایی دنیا بێ کۆتایی ژیان بێ لە دەستدانی هەموو کەسەکان بێ بەخۆتیشەوە بۆیە لەو قۆناغەیشا زۆر زۆر گرنگە ئەگەر مرۆڤ خاوەنی ئامانج بێت خاوەنی خەون و بەرژەوەندی گشتی بێ لەو کاتانەیە هیچ ڕێگری و بەربەستێک نابێت بۆ بەدیهێنانی ئەمە یەکێ بوو لەوانی کە وای لە من کرد بڵێم کاتەکە گرنگە با فریای شتێک بکەوم کە بتوانم جێدەستم دیار بێتایە بۆیە خۆشبەختانە کاتەکەشی گونجاو بوو لەوەی خەڵک بێتە پێشەوە و خەڵک ئیسیجابەی هەبێ کە ئەمە یەکێک بوو لە جوانەکانی ئەو پەیوەندیانی کە کاتێ من پەیوەندیم بە یەکەم شت بەوە لە فەیسبووکەوە بەڵام کردەوە من خەریکی ئیشێکی ئاوام کێ نوکتەی هەیە کێ هوەری هەیە کێ ئەمە فیلەکانیش کە حوت لە خۆی ئەگرێ کێ وتاری هەیە کێ کورتە چیرۆکی هەیە یا چیرۆکی واقعی کە تایبەت بێ بە کۆرۆنا کێ راپۆرتێکی نێودەوڵەتی لە ڕووی تەندروستیەوە هەیەی کە لەم بابەت لێرەشا خۆی ئەبینێتەوە کێ شعرەکانی هەیە کێ وادە هوەرەکان لە ڕووی کاریکاتێرەوە ئەتوانێ خۆشبەختانە کامە لە فەیسبووکە کەما بڵاوبەوە کاردانەوەیەک و وەڵامدانەوەیەکی خەڵکی بە جیاوازی سنوورەکانەوە بەس جیاوازی شوێنی جوگرافیەوە بە جیاوازی ڕەگەزەکانەوە هەمووی ئیسیجابایکی باشی هەبوو کە من ڕۆژانە وای لێ هات ڕۆژی 8 بۆ 10 سەعات ئیش بکەم بەبێ وەستان لە نێو پرتوکە باز لەوەکەی بەڵێ ڕۆژانە نێرخان بۆیش کەم متابعی ئۆنلاین و فەیسبوک یەکێک بوو لە ئیشەکانی من کە بێمەوە قسەکانتەوە هەدەفکۆ لە بیر نەچێتەوە کە ویست و چی بڵێ لەوەی کە ئەگەر ئینسان لە نوێ ئینفرادیەک شابێ لە نوێ حەبسێکی شابێ نابێ خەون و ئامانج و هەدەفەکەی لەبیر کات ئەمە وامان لێکە بڵین چەمکی تەنیایی ئایا چەمکێکی سلبیە یا ئیجابیە باشە یا خراپە بەڕای من زۆر جار تەنهایی ئەبێ خۆت بە دوایە بگەڕێی کە بۆ خۆتی فەراهەم بکەیت بچیتە ناو ئەو تەنیایەوە کە خۆتی تیا بناسی بچیتە ناو ئەو تەنیایەوە کە بزانی تۆ چی
ئامانجت دنیای عیرفانی شاباس و بۆنت خواستی چییە لە وایە. ژیانە بۆیە زۆر پێویستە لە زۆر کاتە تۆ ئەگەر لە ناو خێزانێکی شابژی بتانی کات بی بە خۆت ئەو تەنیاییە بتێنێتەوە بۆ وەڵامدانە و ڕوژاندن و پرسیارکردن لەگەڵ خۆتە مۆنۆلۆژ بکەی لەگەڵ خۆتە گفتوگۆ بکە خۆدواندن بکە لەگەڵ خۆتە بزانە کە ئەمە هەموو کاتێکیش پێویستە نەک بەڵام یەکجار لە ژیانە هەموو کاتێ پێویستە کە ئەمەش گرفتێکی ئەمەش گرفتێکی کۆمەڵگەی ئێمە لە هەموو ساڵەکە ئەمە کەرنتینەیەکی نابێ خۆدیمان پێویستە کەرنتینەیەکی خۆدی ئێرادەگەریانە بێت نەک ڕوودا و ڕووداوێکی ناخۆشی وەکو ڤایرۆسی کۆرۆنا ناچارت بکە هەر شتێ بە ناچاری بێ کاردانەوەی نەرێنەکانی زۆر زۆر زیاتر ئەبێت. لەنێو قسەکانی تۆ ئیلهام وەرگرت هەر بەجددی ئەمە پرسیاری ذاتی خۆمە هەموو ئینسانێ پێویستی بە خەڵوەتێکی خۆی هەیە ئەگەر سبەی بە هەر هۆکارێ بێ بە قەدەرێ بێ ئینسانەکە دابڕانە تەمە لە نێو پەرتووکی بەڕێستانە شعر وتراوە چیرۆک باس کراوە دابڕان هەبووە قەتعی سەفەرنا ئەمانە گەر ڕوویە ئینسانە بێ وەکو ڕاگوزەرێک سەیریکە یاخود بیقۆزێتەوە چۆن ئیستیقلالی ئەو چۆن با نەڵێ وشەی ئیستیقلال چکە ئیستیقلال وشەیەکی نەرێنیە با چۆن بەکاری بهێنین بۆ ئەوەی سوودی لێوەرگرین چۆن بەکاری بین سوودی لێوەرگرین بڵێ ئێمە پێویستمان بە بەردەوامی بە چەمکێک هەیە کە ئیشی لەسەر بکەین ئەویش چەمکی خودناسیە خۆناسین کە چەمکێکی فەلسەفی قوڵە بەرفراوانە کە بەڕاستی مرۆڤەکان لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتدا بەگشتی لێ ئەترسن هەمومان کە کاتەدا ئەنیشین پرسیار لە خۆمان بکەین یا جارێ پێش ئەوی پرسیار لە خۆمان بکەین ئەمانەوێ ئەو پرسیارە لە خۆمان بکەین ئەمە چونکە کە وتت بڵێ کە ڕێگەت بە خۆیان بڵێ من ئەمەوێ خۆم بناسم و پرسیار لە خۆم بکەم من چیم بۆ هەم ئامانجم چییە خاڵە ئەرێنی و نەرێنەکانی ژیانی من چییە باشی و خراپەکانی من چییە هەڵە و ڕاستەکانی من چییە ئەکەویتە بەردەمی کۆمەڵێک وەڵامی کە ڕنگ بێ خۆتیایە سەرسوورمان بوەستیت لە ئاستی خۆتە کە ئەمە لە کاتێکە بە بڕۆی من ئاساییە هەموو مرۆڤێک بە قۆناغی جیاجایە ئەڕوا بە تەمەنی جیاوازە ئەڕوا ئیشی باشەکەین و خراپیشەکەین هەڵەشەکەین و ڕاستیشەکەین بەڵام گرنگ ئەوەیە کە کاتێک چەمکی خودناسیەتە پێشەوە مەبێ ئەوەی چاوەڕوانی بەرامبەر بکەی محاسەبەت بکە لێپرسینەوت لە ئەستا بکە بەبێ ئەوەی چاوەڕوانی بکەی بزانی ئەو بەرامبەر تۆچی ئێڵێ کە هەمیشە ئەمە گرفتێکە هەمیشە لەسەر ئەساسی بنەمای قسەی خەڵک دەوروبەر کە چیت پێ ئەڵێ تۆ کاردانەوەت ئەبێت و هەنگاوەکانت ئەبێت کە ئەمە لە ئەسڵا پێچەوانەکەی ڕاستە لە پێشا خۆت بناسە مەبادیئەکانی خۆت بەهاکانی خۆت خەسڵەتە ناوەکی و دەرەکیەکانی خۆت ئەمە زۆر گرنگە کە ئەنجا ئەدباتەوە ئەمە بڵێ با تەواوی کەم قسەکەم لەسەر هەر گەڕانەوەم بۆ ئەم چەمکە قوڵە ئەچێتە دەرەوەی ئەم باسی ئێمە بەڵام لە هەمان کاتیشا کە باسی وەڵامی پرسیارەکە چووکە نەگەشتمە کۆتاییەکەی لە کاردانەوەی خەڵکەوە بووین کە خەڵک ئیستیجابەی هەبوو بۆ ئەوەی کە ئەم فایلانەم بۆ بنێرێ لە گەشتمە ئەوەی بابەتەکان زۆر بوو هۆنراوەکان زۆر بوو کە بۆم ئاهات نوکتەکان زۆر بوو هەنگاوی دوای ئەوە بیرم کردەوە کە چۆن بتوانم لیژنەیەکی بچووک لە چەند ئەندامێکی پسپۆری شارەزا پێک بهێنم هەستان پەیوەندی بە چەند کەسایەتیەکەوە کرد کە لە بوارەکان شارەزان بۆ نمونە بواری وتار فایلی وتار پاش ئەوەی کە لە چل وتار من ئەبێ دەی هەڵبژێرم و لەو دەیە ئەبێ بە پێوەر بۆ ئەوەی دادپەروەری بەکاربێنم وە جیاوازی نەکەم کۆمەڵە پێوەرم دانا ئەگەر وتارەکان یا هۆنراوەکان یا نوکتەکان لەم بوارانەیە لەم مەرجانەیە خۆی بینیەوە من دای ئەبەسێنم لە ڕەگەزی جیاوازە لە سنووری جیاوازە لە جوگرافی جیاواز بۆ ئیشەکە جوان بێ بۆ ئیشەکە سەرکەوتوو بێ من هۆنراوەم بۆ هاتۆ بەڕاستی وەکو حەزێک بۆ یەکەم جار شتێکی نووسیوە و لەگەڵێکێکا کە خۆی شاعرە هەڵقوڵاوی هەستی مێژویی و دۆکومنتی ئەو سەردەمەی خستۆتە ڕوو ئەمە زۆر جیاوازە بۆی هەر ئەبێت تەسنیف و پۆلێن بکەی لەو کاتیا بەڕاستی من پۆلێنکردنی بابەتەکان و قۆناغی یەکەم پاشەوەی لە لای خۆم بوو هەستام لە ڕێی ئەو تیمەوە پەیوەندیم پێوەکردن خۆشبەختانە ئیستیجابی باشیانە بوو ئەوێ یەکێک لەوانە کە ئازاد بەرزنجی بوو کە فایلی وتارم بەو سپارت کەژاڵ ئەحمەد بوو فایلی هۆنراوەکانم بەو سپارت ژینۆ مەحموود بوو فایلی وێنەی وێنەی شارەکانی هەرێمی کوردستان لەو کاتا چۆن بوو بەو شۆڵێک کە ئەبیندرا
چەند قورس بوو چەند سەخت بوو چەند بە ئازار و زامی هەبوو ئەمە ژینەوە محمود ئەوەی ئاوات سلێمان لە هەمان کاتە ئەو نوکتەکانی بۆ پۆلێن کردم و لە هەمان کاتە بەڕاستی ئەمانە بوون بە تیمێک ڕۆژانە بەردەوام پەیوەندیمان هەبوو کە بتوانین پێکەوە وەڵامانەوەی ئەوانم بۆ بێتەوە لە 50 هۆنراوەیە دەم هەڵبژاردەوە یا 12 هەڵبژاردەوە ئەو بنەمایانەی کە تایەتی خۆشبەختانە دیزاینەری ئەم کتێبە بەڕاستی یەکێک بوو لەوانەی کە ئەویش یەکێک بوو لەوانەی کە چۆن بیر بکەمەوە کێ بێت کاک دیاری محەممەد عوسمان یەکێک بوو لەوانەی کە بە ڕاحەتێکی جوانەوە هاتە پێشەوە لەگەڵ ئیشەکەی منە کە ئەویش هەر لە ڕێگەی بەڕاستی فەیسبوک و ئۆنلاینەوە کە ڕۆژانە فایلم بۆ ئەنارد ئەو دیزایانی ئەکردەوە من پیاچوونەوەم پیا کرد ئەمە بەم شێوەیە بوو یەکێک لە قورساییەکان بەڕاستی نوکتەکان بوو نوکتە لە هەموو کۆمەڵگایەکە گزارشتە لە کەلتوری باگراوندی بیرکردنەوە و سەقافەتی ئەو شوێنە بەداخەوە ئێمەش هەڵگەری کۆمەڵێ کەلتوری نەرێنین لە وەکو هەموو کۆمەلگەیەکی کە ئەشی هەی بێ دابوونەری تێک وادی ئەکات بەنسبەت هەموو دنیا و ئەشی هەیەتی ینی من نوکتەیەک من ئامانجەکەم ئەوەی خزمەت و ئەرشیفی ئەم قۆناغە بکەم بۆ ئەبێ نوکتەیەک بڵاو بکەمەوە کە تەشیر بێ بە ئینسانێک سوکایەتی بێ بە بەرامبەرێک بەلایەنێک ئەمانە ئەبوات پۆلێن بکرانایە قورسی ئەمەش فایلێکی تایبەت بوو کە پۆلێن کرا راپۆرتێکی بەڕاستی دکتۆر سەلاح عەزیز کە پێشتر سەرۆکی زانکۆی کۆمار بوو ئەو راپۆرتێکی لە ئاستی ڕووداوەکان و لە ئاستی زانیاریەکانی WHO ئەوە یەکێکە لە فایلەکان کە بە زمانی عەربی لێرە هەروەکو خۆی بڵاوم کردوتەوە بەڕاستی ئەمە یەکێک بوو لە ئیشەکان لەم کتێبەیە بە شێوەیەکی گشتی سوودوەرگرتن لە کات کۆکردنەوەی ئەرشیف کە بۆ هەموو میلەتێک گرنگە هەیبێت کارکردن بە گروپ کە پێویستە بوونی هەبێت گەڕانەوەی ئینسان بۆ ئەو ساتەوەختانی ئەگەر بە تەنیایش بێت چۆن بتوانێت بەرهەمدار بێت ئەمانە هەمووی ئامانجی ئیشکردنی ئەم کتێبە بوو کە ئێستا لە بەردەستی ئێمەیە و خۆشبەختانە لە دوای کۆرۆناوە یەکەم چالاکی یەکەم بڵاوکردنەوەی کتێب ئەوەش بوێریەکی ویست کە من هەنگاو بیرۆکەکە خۆی پێڵن ئامیانە ئامیان گرنگە ئامیان چی پێڵن ئەوەی کە ماس و شتی پێ بڵێ ئەو چالاکێکە خودی چالاکێکە بڵێ خودی بیرۆکە بڵێ بیرۆکەکە ئەمانە هەمووی ئەوە بۆ شێوەیە من کەسێک وتارێک یا هەر فایلێک لە هەر شوێنێکەوە گوێم نایەوەتێ لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی هەرێمی کوردستانە لە هەر ناوچەیەکی تری دنیاە ئەمانە قەڵەمە جیاوازەکان گرنگەوەی ناوڕۆکەکەی خزمەتی بە مەسەلەکە کردخان وەکو خوێنەوەی بەڕێستان خوا باکم بوورە ئەوە پرسیاری ئەوەش ئەوە نازانم باسم کردویانە پرسیارێکی تایە کە چۆن ئەزمموی کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا چی فێری کردیت ئەوە لە چەند لاپڕەیەکە لە 110 وەڵامە 110 کەسی جیاواز بە ناوی خۆیەوە بڵاو بۆتەوە کە ئەمە پێت ئەڵێ خەڵک لەو سەردەمەیە هەستی چۆن بوو چونکە زۆر جیاوازە کە تۆ لە ئێستا ئێمە ڤایرۆسەکە بە شێوەیەک لە شێوەکان یا قۆناغەکە بە شێوەیەک لە شکان تێمان پەڕان لەو کاتیا چەند گرنگە هەستی تۆ چیت پێ ئەڵێ گەرماوگەرم لەو هەستەیە چیان بە من وەکو خۆی ئەمەوە بڵێن بڵاو کردوتەوە چونکە گەرە و هەستەوە نەبێ وەکو خۆی بڵاوی نەکەمەوە من ئەو کاتە شتەکە دەستکرد دەبێت ڕحی تیان نابێت تۆمارکردنی و کاتانە گرست ئەو کاتەیە بۆی هەموو نووسینەکانی وەڵامی ئەو کەسانە کە زۆر وەڵامی جیای تیابینیتەوە یەکێک ئەڵێ بەڕاستی فێری چێژلێنانی کردن فێری ئەوەی کردم کە خێزانەکەم بناسم یعنی ئەمانە هەمووی ئاماژان ئەگەر لێکۆڵینەوەی لە ئەستابکەی زۆر گرنگە عقلێتی تاکی کوردت بۆ دەرەکەوێت وانە یەکێکەڵ فێری ئارامی کردم یەکێک فێری کۆڵنەدان فێری پشودرێژی کردم فێری تەحملی کردم فێری ئەوەی کردم کە ڕێز لە پەیوەندیەکان بگرم ڕێز لە تەنیایی خۆم بگرم ڕێز لە ئەوە بگرم کە بەدەر ڤایرۆسی کۆرۆنا فێری کردم بەدەر لە ناخۆشی و خراپیەکانی کە بەڕاستی بۆ مایی لە دەستدانی کەسە نزیک و ئازیز و خۆشەویستەکانمان لە ڕووی تەندروستی و کاریگەری بەسەرمانەوە بوو بەڵام ئیجابیاتیشی وەکو هەموو شەمکێکی کە وەکو هەموو ڕووداوێکی کە باشیشی هەبوو باشیەکانی ئەگەر ئێمە سوودی لێوەربگرین زۆر گرنگە بەڵام ئایا سوودی لێوەرەگرین
ئەمە پرسیارێکە بەڕاستی من نەتوانم وەڵامی خۆم بەمەوە. دەیان شتی دەست بۆ نەبرا و دەیان کتێب دەیان فلیمی ئەوەی کە لە ناو فایلەکانە کتێبی نەخوێنراوە. ئەمە کەوتۆتە سەر بەڕاستی باگراوندی سەقافی تاک لە کۆمەڵگەیەکە سیستەمی پەروەردەی و ڕاستی ڕۆشنبیری کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی وا ئەکات تاکەکان تا چەند سوود لە ئەزمونە خۆش و ناخۆشەکان وەرەگرن. من بۆ خۆم لە مای نوێیشا بۆ لە مای نوێە بۆ ماوەی مایەک تووشی ڤایرۆسەکەیش بووم. ئەوەی جارێکی کە تەنیایی بوو بۆ من کە لە ماوەی مانێکا بە تەنیا لەم شوێنەیە بووم دابڕابووم لە ئەندامانی خێزانەکە کە دوو کوڕم هەیە لەگەڵ هاوسەرەکەمە دابڕابووم لەوەی کە بیان بینم بۆیە زۆر جالەو بە لە کۆنەوە لە پەنجەرەکەەوە ئەو دیمەنەم لە تەلەڤیزیۆنا بینی لە کاتی دایک و مناڵێکا کە نەیان نەتوانی نزیک بنەوە لە یەکتری بە فرمێسک و حاڵەتێکی ئەوەی سایکۆلۆژیۆسەکە لە حسەیەکی بڵێ ئەرچەنەمە زۆر شخصی چای بەڕێسا بڵاوە بوو ئینسان نوستالژیای ناتوانی کۆمەڵ ئەو کاتانە خۆس بوو ئەو کاتانە سەخت بوو ئەو کاتانە نەتەزانی بەرەو چی ئەوڕێ بەڵام بوونی ئیرادەی بەهێز لە ئینسانە لەو کاتانەوە ئەکات کە جارێکی کە دەست پێ بکەیتەوە ئەمە زۆر زۆر گرنگە. خۆپاراستن لەو کاتەیە من فێری ئەوە بووم لە یەکەم ڕۆژی هەستکردنم بە نیشانەکانی فێری ئەوە بووم بڵێم سنوورێک بۆ خۆم جیا بکەمەوە لەگەڵ ئەندامانی خێزانەکە بۆ ئەوی نەبمە مایەی توشبوونی ئەوانی تر ئەمە هەستێکە زۆر ئازار بەخش بوو ئەگەر بواە خۆشبەختانە نەبوو. زۆر کاتم نەماوە لەوەی کە چۆن خوێنوویەکی گیانی گلۆباڵی بکەین بۆ باش کۆڕەنا لێکەوتەکانی ئەو بینیمانەوە مرۆڤایەتی مرۆڤ خۆی بەخۆی چی وت چییە بێتە فریادرسی مرۆڤەکان با کوردانە قسە بکەین کوردانە قسەمان گیانیانە ئەمە تێگەیشتین یەکێتی ئەوروپا مرۆڤ تەسامح نەزە بینیمان مرۆڤی ئەوروپی کە ئیدعای مرۆڤبوونی خۆیەکە وەکو زۆر ینی کە بە پرۆسی پەروەردە هاتوون قۆناغی سەخت تێپەڕی و تا ئێستا بەردەوامێتی هەیە مرۆڤمان بینی بە فەلسەفە جیاکان بە فەیلسوف و پێناسە جیاکان مرۆڤ لە هۆپسەوە بۆ ڕۆسۆ لە ڕۆسۆ بۆ مرۆڤ دڕندەیە بەڵام ئێمە نا چۆن بەرچاوتەنگ نەبی لە هەرە لە قەیرانێکی هەموو ئینسانێک هەموو تاکێک بەلای منەوە گرنگە شتێک هەبێ بۆی بگەڕێتەوە شتێک هەبێ مەبادئێک هەبێت ئایا ئاینە ئەو مەبدەئی ئەو بابەتێکی خۆڵە باشە ئایا بنەما مرۆییەکانە مەبدەئی ئەو ئایا یاسایە یا هەموویەتی پێکەوە یا دوانیەتی پێکەوە کەی کاتێک تۆ لەسەر ئەم بنەمایانە بوو بە پێوەرت ئەتوانی بەهاکان بپارێزی لە نێوەندی ئەم مەرجعیەتانەی کە بۆ خۆتت داناوە گرنگ نییە بەلای منەوە چ ڕەگەزێکە چ ئاینێکە چ هەڵگری بیرێکە ئەمە گرنگ نییە گرنگ ئەوەیە تۆ تا چەند لەسەر ئەم بنەمایانە ئەتوانی بەهامرۆییەکان لە ڕووی پیشەوە لە ڕووی پەیوەندیەوە لە ڕووی دەرونیەوە لە ڕوو هەموو ڕوویەکەوە ئەمە بۆ خۆت بپارێزی بڵێ من خاوەنی هەڵگری ئەم بەهایانم ئەمە مرۆڤەکان لە هەر کوێیەکی دنیا بن ئەزمونونەکان پیشانی داین مرۆڤ مرۆڤە ئەتوانێت بە ئاسانی لەسەر کۆمەڵێ بەرژەوەندی تایبەتی بەخۆی بتوانێت ئەم بەهایانە لە دەست بە و ئەشتوانێت لە دەستینەیە لە کاتی لە دەستدانی و لە دەستنەدانی بەڕاستی بەرپرسیارەتی هەیە و کاردانەوەی هەیە و باجی خۆی هەیە ئایا من چ ڕێگەیەک هەڵەبژێرم ئەم ڕێگەیم هەڵبژاردووە کە ئەزانم پڕبەها و ئینسانیەتە یا پێچەوانەکەی لەوانەیە پێچەوانەکەی بە ئاسانی بمگەێنێتە ئامانجەکانی کە وەکو ئەڵێ سەرۆت و سامانە ئیسراحەتە باڵەخانەی جیاوازە بەڵام ئەشتوانێ پێچەوانەکەی هەڵبژێرێ بەڵام کە کاتێ هەر یەکە لەوانی هەڵبژار دەبێ بزانێت باجی هەیە باجی گەورەی هەیە مرۆڤ بۆیە زۆر زۆر گرنگە بەلای منەوە مرۆڤ هەڵگری بەهاکانی خۆی بێ هەڵگری بیر و باوەڕەکانی خۆی بێ لەسەر ئەو بنەمایانە ئیش بکە و بتوانێ مامەڵە لەگەڵ مرۆڤەکانی کەیە وەکو خۆی بکە با پێش هەموو شتێک خۆمان بناسین با پێش هەموو شتێک بزانین ئێمە شین با پێش هەموو شتێک خۆمان پڕ زانیاری بکەین ناڵێم پڕچەک مرۆڤ ئینسان لە نسیانەوە هاتووە چۆن ئێمە تووشی ئەلزایمەر نەبی زایمەر هەندێک جار نەخۆشیە بەبێت دەسەڵاتی خۆت تووشی ئەبی بەڵام چۆن بە بەردەوامی ئیشکردن لەسەر خۆت یەکێک لا گرنگە بڵێ بەرچاوتەنگی
دەست قوچاندنی مرۆڤەکان لە بابەتی تقریبەنەوە ساڵێکمان تێپەڕان ئێمە ئێستا بە ینی گرنگەوەیە چی عیبرەتێکمان وەرگر لە بابەتی ئەوەی کە زەنگین بیت بابەتی نامرۆڤانە تەحولەکەی چی پێوتی کۆڕۆنا دوای کۆڕۆنا کتێبێکی بەناوی ثالوث المحرمات ثالوث المحرمات سێ چەمکە پێت ئەڵێ پارە دەسەڵات جنس سێوشن هەر سێوشەکە ئەگەر مرۆڤ لە ئاستی ئەم سێوشەیە بتوانێت ئێرادێکی بەهێزی هەبێ خۆراگر بێت کۆڵ نییە لە بەرامبەر بەدەستهێنانی ئەمانەیە بە شێوەیەکی کە لەسەر بەها و کەرامەت و شخصێتی خۆی بکەوێ ئەو کاتە ئەتوانم بڵێم ئەتوانێت مرۆڤ بتوانێت مامەڵێکی تەندروست لەگەڵ خۆی و لەگەڵ بەرامبەرەکەی زۆر چەمکەیە کە پێویستە ئێمە لە خۆمانە بەهێزی بکەین وەکو چەمکی خۆشەویستی بە بڕوای من بنەمای هەموو پەیوەندیەک هەموو پەیوەندیەک لەگەڵ ئینسانەکان و دەغیرە ئینسانەکان لەگەڵ ئەم کورسی لەسەری دانیشتوین لەسەر ئەم دانیشتنی لەگەڵ یەکتریا دانیشتون ئەیکەین لەگەڵ ئەم هاوڕێیانەی کە تەسویرمان ئەکەن ئەمانە کە ئەیستا کۆبوونێتەوە ئەگەر خۆشەویستی چەمکی خۆشەویستی بە قوڵی گرێمان نایەتەوە بە یەکتری ناتوانین بەرهەمێکی جوانمان هەبێت تێراو نابیت بە هیچ شێوەیەک بۆیە بە بڕوای من چەمکی خۆشەویستی بەو مەفهومە نا لە بینی کچ و کوڕە کە ئەمەیشم پیرۆزە بەلای منەوە بەس بەو مانایی کە بەڕاستی ئەحساسی و هەستکردن بە وشەی خۆشەویستی ببێ بە بەنەمای سەرکی مامەڵەکردنی تۆ لەگەڵ هەموو ڕووداوەکانە لەگەڵ هەموو ژیانە لەگەڵ هەموو بەریەکەوتنەکانە چەمکی لێبوردەی ئەم چەمکانە زۆر خۆڵن وڵە زۆر گرنگیشن و زۆر بە ئاسانیش نایکاتێ مرۆڤەکان ئەگەر کاری بۆ نەکا و ئیشی لەسەر خۆی نەکا چەمکی لێبوردەی چەمکی یەکتر قبولکردن چەمکی پشودرێژی چەمکەکانی کە زۆر بە وشە لە ناو مجتەمەعی کوردیە لە چوارچێوەی پرۆسەی دیموکراسیە لە ئەستی هەموو دنیاە بەکارێت بەس چەند پەیڕەوی ئەکەن هەڵبژاردنەکانی کە لە ئەمریکا کرا ئاڵۆگۆڕی دەسەڵات کە لە ئەمریکا کرا من چەند دەقەیە کاتم ماوە ئەوەی لە نێو پەرتووکی ئەم پەرتووکە من لام گرنگە هەر دڵنیام هەر کەسێ بیخوێنێتەوە بۆ خۆی پەرتووکێک لەناو خۆیان هەیە بە ئەندازەی ئەمە هێوادارم چی ئەم کتێبە تا ئێستا بڵین تۆمار کردووە نووسیتانەوە چی پێوتی و دوجار ئێستا چۆن دووبارە کتێبە خوێنیتەوە لە کاتێکە کە شتێک ئەڵێیت و شتێکە نووسی گرنگە بڕۆی کە ئەچیتەوە ناو ئەو ئەرشیفەی خۆت یعنی چی پێوتی ئەو کات چۆن نووسیت ئێستا چی بەم پەرتووکەی خۆ دەڵێیتەوە وەڵا جیاوازی بە بڕوەی من ئەو کاتە لەبەر ئەوەی لە ساتە وەختی ڕووداوەکەیە هەستەکان تێکەڵ بوون بە ئاوێتە بوون بە نووسینەکان بۆیە بە بڕوای من ئەمە خۆی قسە ئەکات مرۆڤەکان خۆی کە بەشدار بوون تایە قسە ئەکەن ڕووداوەکان کە لە هەرێمی کوردستانە ڕوویدا خۆی قسە ئەکەن کە کاتێ با ناوی ئەمەش بێنم کاک تاهیر غولامی و بڕیارنامق باسی بە وێنە گزارش لە پارێزگاکانی هەرێمی کوردستان ئەکەن خۆی شارەکان قسە ئەکات بۆیە ئێستا ماوەتەوە ئەوەی چۆن بتوانین سوودمەند بین لەو ئەزمونانەی کە بەسەرمانە تێپەڕە بێت کە پیایە ئەڕۆین هەمیشە ڕابردوو شتێکی دانەبراوە لە داهاتوو لە ئێستا سوودی لە ئێستا کە ئێستا ئەژین سوود لە ڕابردوو وەرەگرین بۆی بتوانین داهاتوویەکی جوانتر بۆ خۆمان دروستی بکەین ناکرێت نکۆڵی لە هەموو ڕابردوەکان بکەین بە باشی و خراپیەوە ئەوەی باشە باشتری بکەین ئەوەی خراپە سوودی لێوە بگرین بۆیە ئێستا ئەومان پێ ئەڵێ بە بڕوای من ئەم پەرتووکە هیوادارم توانی بێتم لەو ماوە کورتەیە ئەو ئامانجانم پێکابێەوە بەلای منەوە کە بەشی ئەوە جێگەی سەرنج بوو کە ئاوا قسە و باسێکین هەرچەنە من ویستم تێکڵی بابەتی کۆمەڵناسی سیاسی زۆر هەڵەگرێ بەجددی هەر ئەوەیە کە ئەمە چۆن ڕاچەرینێک ڕاستڵەچینێکە بوو بە ئاگاهێنانەوەی خۆمان بوو خۆمان گەڕانەوەی خۆمان بوو بۆ خۆمان سوودوەرگرتن بوو لەو قەیرانانەی بە هەموو شێوەیەک تایە ئەژیان قەیرانی ئاپوری قەیرانی دەرونی قەیرانی کۆمەڵایەتی قەیرانی مرۆڤایەتی قەیرانی هەموو ڕوویەک لەو سەردەمەیە و تا ئێستش درێژەی هەیە بەداخەوە پیاەتێ پەڕە بین چۆن بتوانین وەکو مرۆڤ بەهێز بین
بتوانین مامەڵە لەگەڵ ئەو بەدێککەوتنانە بکەین کە کاردانەوەی دەرونی نەرێنی زۆری ئەبێ بۆ هەریەکەمان بە شێوەی جیاواز. ئەمە ئەو مرۆڤانە ئەتوانن بیکەن کە لە ناو خۆیانە ئیش لەسەر خۆیانەکەن، لە ناو خۆیانە هەمیشە هیوایەکیان هەیە، ئومێدێکیان هەیە، داهاتوویەکیان هەیە کە کاری بۆکەن. گرنگ نییە من ئێستا نایبینم لە ژیانم، گرنگەوەی بتوانم هەوڵێک بم، هەنگاوێک بڕۆم بۆ ئەوەی نەوەکانی دوای ئێمە و دواتر هەنگاوەکانی سەرتەواو بکەن. ئەمە یەکێکە لەو هەنگاوانە کە کاتی خۆی یەکەم کەسیش بووم بیرم لەمە کردەوە، بەڵام بەداخەوە یەکەم کەس نەبووم کە کتێبەکەم چاپکرا بەهۆی ئەوەی ئەو گرفتانی کە لە کۆمەڵگەی کوردیە و لە ئاستی وەزارەتی ڕۆشنبیریە و لە ئاستی ئەو چاپکردانەی کە پارێکی بۆ تەرخانەکرێ، ئەمە گرفتێ بوو کە یەکەم کەس نەبووم چاپم کرد. یەکەم کەس بووم چالاکیەکە بە شێوەیەکی برفراوان و ئیستیجابەیەکی باشی هەبوو. بەڕای من گرنگیش ئەوە نییە یەکەمی یا دووەمی، گرنگ ئەوەیە ئەمە لە دوجارە کتێبێکە، ئەرشیفێکە، سەرچاوەیەکە ئەکرێتە ناو کتێبخانەکانی کۆمەڵگەی کوردی لە داهاتوانەوە لە دوایەوە ئەوە سێرێکی ئەکا پیاە ئەچێتەوە ئەگەڕێتەوە بۆی ئەبێ بە سەرچاوەیەک بۆ بەحسەکان بەڕاستی کە من بە خۆشحاڵیەوە لە ئەنجامی قسەیەک کە کرد باسی وشت کرد. من تا ئێستا توانیومە خۆشبەختانە کە لە 2001ەوە دەسم مایەوەتە نووسین 15 کتێبی چاپکراوم هەبێ. ئەم 15 کتێبە هەشتی توێژینەوە و لێکۆڵینەوەی لەسەر مەسەلەکانی ژنان و ئیتر ئەوانی تر وتارن لەسەر چەمکە جۆر بە جۆرەکانی ئەوانی کە بەسمان کرد وەکو چەمکە پەیوەندیدارەکان بە مافی مرۆڤ و دیموکراسیەوە و زیاتر بەڕاستی ئیشەکەی من زیاتر لەسەر بواری ژنانە کە ئیشکردنە کە قەزیەیە بەلای منەوە. بۆیە من هەمیشە لە خۆمە پرسم و هەمیشە ئەوەش ڕاستە بەلای منەوە، من پرسیارم لە هەموو وشەیەک کە لە ناو ئەم 15 کتێبەیە هاتووە. ئەمەوێ لەمەوە ئەمە بڵێم کە کاتێ مرۆڤ قسە ئەکات بەرپرسیارەتیە و کاتێک کە وشەیەک ئەکاتە سەر کتێب هەر بەرپرسیارەتیە. ئایا من توانیومە ئەم وشانە کە خۆم ئەینووسم کە بە خەڵکی ئەڵێم ئەمە بخوێنەرەوە، ئایا توانیومە لە ژیانی کەسێتی خۆمە بەرجەستەی بکەم؟ بووە بە بەشێک لە ڕەفتار و هەڵس و کەوت و ڕۆژانی ژیانم. من بەرپرسیارم لەوە و ئەوانی کە مامەڵەم لەگەڵاکەن و ئەوانی من ئەناسن لە نزیکەوە ئەزان و ئەتوانم ئەو گەواهی دەرە بن کە بڵێم کردار و هەموو یەکە ئەو ئەبێ یەکیش بێتە ڕاستیە کە کاتێ من کتێبێکم لەسەر تۆم خۆشەوێ ئەی تۆ نووسیوەتەوە و 2 جار چاپ کراوە، ئەمە بە خەڵکەڵێم خۆشەویستی گرنگە، ئەبێ هەبێت، ئەبێ بزانی چۆن هەبێت و ڕنگدانەوەی لە ژیانی خۆمە هەبێت کە من باوەڕم پێ هەیەی. بۆیە هەموو شتەکانی تر بۆیە هەموو شەکانی خۆمم خۆشەوێ ڕێز لە هەموو کتێبەکانی خۆم ئەگرم. وڵات زۆر کاتم نەما بەڵام بەجددی مشکلی خۆ کاتن نەماوە بە کاتەوە بەبست لێ زیاتر هەڵەگرێ من بە وردی دانیشتم لە دیدێکی فەلسەفیەوە لە دیدێکی بێگومان شتەکان زۆر هەڵەگرێ بەڵام لام گرنگە ئەم قسەیە بکەم و لای ڕشتان هەر سەرنجێک بە کورتی دروست بێ لەوەی کە ئەمە بێ فێری ئەرشیف بین. ئەرشیفی خۆمان بکەین و چۆن ئەگەڕێنەوە وەزاتی خۆمان. بەس یەکەوانم بێت لەمەیە ئەرشیفکردن زۆر گرنگە وەکو مەبدە لەگەڵتام و هەنگاوەکەی منیش ئەوە گرنگی ئەوە ئەسەلمێنێ. ئەرشیفکردن شێوازی جۆر بە جۆری هەیە. هەر نووسینەوەی یادەوەریەکان بۆ خۆی کە یەکێک هەڵ ئەسێ ئەینووسێتەوە، مێژوو کە یەکێک هەڵەسێت ئەڵێ من مێژوو نووسم ئەینووسمەوە، بەڕاستی هەمووی بەرپرسیارەتیە. گرنگ ئەوەیە ڕاستگۆیی، چەند ڕاستگۆی لەگەڵ خۆتە، لەگەڵ نووسینەکەی خۆتە، لەگەڵ مێژووی ئەو نووسینەیە کە بە خەڵکی ئەڵێ. ئەمە بە شێوەیەک لە شێوەکان پێویستمان پێیەتی مرۆڤ کە کاتێک ئەنووسێ ڕاستگۆ بێ لەگەڵ خۆیان. مێژوو ئەرشیف ئەکات ڕاستگۆ زۆر قورسە نەکەمێ زۆر قورسە. هەر ئەوەی گەڕانەوەیە بۆ خودەکە. ئایا من ئامادەم لە کاتێکە ئەنووسم بڵێم ئەمە هەڵەی من بوو، بڵێم من جاران وا بیرم ئەکردەوە بەم شێوەیە ئێستا وا بیرەکەمەوە. بەڕاستی یەکێک لەو کاتم نەوەوت و کەیف خۆتە کاتم نەما منیش تەواو بووم. زۆر سپاس بۆ کنار سپاس بۆ جەناب وەکو نووسەر و ڕۆشنبیر و ئامادەکاری پەرتووکی سەرگوزەشتەی ڕۆژانی کۆرۆنا زۆر خۆشحاڵ بووم گفتوگۆکردن لەگەڵ تا بەجددی لای من چێژی هەبوو بەڵام 2000 من مەحکوم بکات. وای ڕاستە زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ ئەم دەرفەتەش کاتێکی خۆش بوو. هیوادارم سوودمەند بێ بەرنامەکە. خۆشەویستان و ئازیزان ئێوە شەمیشە تەندروست باش بن.